هەروەها ئێمە باوەڕێکی تەواومان هەیە بە پێغەمبەران و بە کتێبە ئاسمانیەکانیش و بە تایبەت تەورات و ئینجیل. ئێمە باوەڕمان پێ هەیە ئەزانین ئەوانە هەر هەموو یاسا و منهەجی خوا بوون لە کاتی خۆیان. خوای تەعالا ناردنی لەگەڵ پێغەمبەرەکانە بۆ مرۆڤایەتی، بەڵام کتێبەکانی پێشوو گۆڕانکاریان بەسەرا هاتووە. خراپەکارانی ئەو ئومەتانە زاناکانیان بە تایبەتی دەستکاریان کردووە، وەکو چۆن لە ناو ئومەتی ئێمەیە زانای خراپ هەیە، لە ناو ئومەتەکانی تریشا زانای خراپ هەبوون و دەستکاری کتێبەکانیان کردووە. بەڵام زانایانی ئومەتی ئێمە چەند خراپ بن ناتوانن دەستکاری قورئان بکەن. ئەوە زۆر زۆر گرنگە و نەبێ ئێمە زانای خراپمان نەبێ و نەبێ بەلعامی کوڕی باعوڕا لە ناو ئێمەیان نەبوو بێ. واللهی هەیە، واللهی ئەوەنە بەلعامی کوڕی باعوڕامان هەیە لەبەر خاتر پارە و لەبەر خاتر مەنسەب دینەکەی خۆی ئەفرۆشێ و بە کەیفی خۆی هەر ڕۆژی لەسەر بەزمێکە و یاری بەم دینە ئەکا. بەڵام خوا ڕەحمی کردووە ئەم دینەی ئێمە. خوای تەعالا لە قورئانە فەرموویەتی ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون. هیچ کەسێک ناتوانێ بیگۆڕێ. خوای تەعالا خۆی دایبەزاندە خۆی ئەیپارێزێ، چونکە ئەمە کۆتا پەیامی خوایە بۆ سەر زەوی. هەتا وەکو آخر زەمان ئەبێ بمێنێ وەکو خۆی بۆ ئەوەی حوجە بێ، بۆ ئەوەی بەڵگە بێ لەسەر ئومەتەکان، لەسەر مرۆڤایەتی بەگشتی.